ساڵتان لەبێت لە بڕگەیەکی نوێی تەندروست بە لەگەڵتانم. پێست گەورەترین ئەندامی لەشە کە سەرجەم ئەندامەکانی دیکەی ناوی لەشی پاراستووە و دایپۆشیوە. واروها پارێزگاری دەکات لە پلەی گەرمی لەش و هۆکارە لە ڕخستنی پلەی گەرمی لەشدا، و هەروەها پارێزگاری دەکات لە چوناوی هەر مێرو و هەروەها هەر بەکتریا و ڤایرۆسێکی زیان بەخش کە زیان بە لەش بکەن، و چەندین ئەرک و فەرمانی دیکەی تری هەیە کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژیانی ئێمەدا. و هەروەها پێست ڕۆژانە لە هەر خولەکێکدا 30,000 بۆ 40,000 خانەی مردوو فڕێ ئەدات و هەر 28 ڕۆژێک جارێک خۆی نوێ ئەکاتەوە. و زۆر جار لە وەرزی بەهاراندا بە تایبەتی کەسانێک هەن کە پێستیان هەستارە و هەستیاریان بۆ دروست دەبێت لەم وەرزەدا و دەبێت هۆی ئەوەی کە کەسەکان ئیسعاج بن بەم هەستارە، و هەندێک جارش نازانن کە چارەسەری ئەم هەستیارە چییە و هۆکارەکان چینکەوا دەکات پێستیان هەستیار بێت بە تایبەت لەم وەرزەدا. بۆ ئەوەی بزانین لە وەرزی بەهاردا بە تایبەتی چی بکرێت کاتێک کە کەسێک پێستی هەستیار دەبێت، بە تایبەت کاتێک کە دەچێتە سەیرانگاکان و دەچێتە دەرەوە چی بەکار بهێنێت و پێویستە چ ڕۆتینێکی هەبێت، بە تایبەت لە ڕۆتینەکەیدا کە پێی گرنگ و پێویستە دژەخۆربوونی هەبێت چۆن بەکاری بهێنێت. بۆ ئەوەی گرنگترین ڕێنماییەکان بزانین لەو بارەیەوە دەچێت لای دکتۆر شێرکۆ وێیس، پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری لەگەڵمان نابێت. خۆی هەستیارەتی چییە؟ کاردانەوەی خانەکانی بەرگری جەستەیە بۆ بەرکەوتنی یا کۆنتاکت لەگەڵ تەنە بێگانەکانە. ئەم خانانەی بەرگری لەشمان زۆر جار بۆ خانە هەستیاریەکان حسابی بەکتریا و ڤایرۆس و تەنە بێگانەکانی بۆەکە. ئەنی بۆ نمونە کەسێک کە بۆنی گوڵێکی بۆ بێت یا بەرکەوتنی هەبێت لەگەڵ مێشولەیەک پێستی باشە، و ئەزانێ ئەم تەنە بێگانە بەکتریایەکە ڤایرۆسێکە، ینی دنیا لە خۆی هێنێتەوە یەک، ینی بەرگری جەستە بۆنە وەڵامدانەوەیەکی زیاد لە پێویستە، ینی بەڕاستی لەمەیانە بەرگری لەشمان غەدرمان لەیەکە. خۆی پێست بە شێوەیەکی سەرەکی دوو بەشە، ئێپیدێرم بەشی سەرەوەی پێستە لەگەڵ دێرمس کە بەشی ژێرەوەی پێستە، دوای ئەوەش تەبعاً تەبەقە چەوریەکان و ئینجا ماسوولکەیەکان و ئینجا بۆ نمونە ئەو توێژاڵەنی کە ئێسقانی دامەزەوە بە شێوەی گشتی توێکاری پێست بەو شێوەیە. لە کاتی هەستیاریدا عادەتەن لە تەبەقەی یەکەم و تەبەقەی دومیش کاردانەوەیان ئەبێ بۆ حەساسیەت یا هەستیاری بە شێوەی ئاوسان خوران. زۆر جار بۆ نمونە هەستیارەکە بە شێوەیەکە بێ پێستەکە وەکو وەڕەمەوەنە ئاوسانێک دروستە بێ، هەنی بەڵێ شێوەی بە تەواوی پێستەکە ئەگۆڕە و کار و فرمانەکانی لە دەستەیە بۆ هەستیارەتێکەوە. هەستیاری لەگەڵ وشکبوونی پێست ئاتەن ڕەبتیان بەیەکەوەیە. ئەو پێستانی کە وشکن زیاتر هەستیارن بۆ بەرکەوتن بە تەنە بێگانەکان، بەرکەوتن بە تەپ و تۆز، بەرکەوتنیان لەگەڵ مەوادی پاکەرەوەکان، لەگەڵ گوڵ و مێشول و ئەوەی لەمە دوا بەهارە، ئەمانە زیاتر هەستیارە بن عادەتەن بیزە بەدوایە. بەڵام مەرج نییە بەس پێستی وشک هەستیار بێ. هەستیارەتی کاردانەوەیەکی خانەکانی بەرگری جەستەمانە بۆ ئەو ماوادانەی کە بەر پێستمانیا کۆنتاکتیان لەگەڵ پێستمانە بێ بە شێوەیەک وەڵام بدرێتەوە لەلایەن خانە بەرگریەکانەوە زیاد لە پێویستە عادەتەن، و ئەکاکە خانەیەکی زۆری بەرگری جەستە بە ئەو ناوەیە کۆکاتەوە، وەگەوەی کە ڕووداوێکی گەورە ڕوویدابێ عادەتەن بانگیانەکە. بەڵام ئەمە بەڕاستی هەستیار لە هەستیارەتیە بەرگری لەشمان غەدرمان لەیەکە، ینی پێویستی بەم هەموو شەڵەژان و خۆ هیلاکردنە نییە کە شتێکی گەورە ڕوویابێ. جاتر باسی هەستیاری پێست دەکەین کە وەکو باسمان کرد خورانە، سووربوونەوەیە، ئاوسانە و لە کارکەوتنی فەرمانی پێستە لەو شوێنانی کە هەستیارەکەی تیا ڕووداوە. هەنێک جار ئەندامەکانی تری جەستە ژەگرێتەوە، لەوانەیە چاومان ئاوی لێبێ، کۆندامی هەناسەمان تووشی پژمین و کۆکەمان بکە، لەوانەیە لە هەنێک حاڵەتە هەستیارەتەکە ئەوەنە زۆر بە کۆندامی هەرچیش بگرێتەوە کەسەکە تووشی سوکسون و ڕشانەوەش بێ. هەستیارەتی ئەوەیە کە ئێمە بزانین بە چ ماوادێک کەسەکە هەستیارە یا بەرکەوتنی پێست بە چ ماوادێک هەستیارە. لەوانەیە هەستیارەتی من لەگەڵ تۆ یا لەگەڵ کەسێکی تر جیاواز بێ، من بە تەبوتۆزێک هەستیاری مەبێ یا بە پێوەدانی مێشولەیەک هەستیاری مەبێ، نەخێت تۆ بە پێوەدانی زەردەواڵەیەک یا مێشەنێک هەستیارەتەکەت زۆر داوەنەی منەبێ، یا من لەوانەیە بەهۆی خواردنێکەوە تووشی هەستیاری بم، بەهۆی دەرمانێکەوە، بەڵام تۆ لەوانەیە ئەو خواردن و دەرمانانە بۆ تۆ هەستیار نەبێ. لەبەر ئەوە پێویستە کەسەکە بزانێ، ئەنی هەستیارەتی عادەتەن بە چی
هەیە بۆ ئەوەی خۆی لێ بە دوور بگرێ بەرکەوتن یا کۆنتاکتی نەبێ لەگەڵ ئەو مەوادانە و لە هەمان کاتیشانێک کەس هەیە بۆ نمونە ئاتەن لەمە داوەرزی بەهارە چوونە دەرەوە سەیران دەست پێەکە لەگەڵ بی ئەی دەرەوە لەگەڵ تەپوتۆزەکان لەگەڵ ئەو مۆڵانانەی ئەو تۆوی گوڵ و گیژوگیانی کە ئێمە بە چاو نایبینین لە کاتی هەناسەدانیا بکە بەرکەوتنمان لەگەڵ پێستان عادەتەن هەستیاری دروستە بێت پێشەوە ئەتوانەیە مەوادی بۆ نەمڕەتەب و بەرگریکار بۆ سەرپێستی بەکاربێنێ یا ئەوە تا حیبی تایبەت بە هەستیاریە پێشەوە بچێتە دەرەوە کەسەکە توانێت لە ڕێگەی پزیشکەوە بۆی ئەنووسین ئێمە بەکارێنێت و هەستارەکانی زۆر کەمترە بێتەوە خۆی هەستیارەتی کە دروستە بێ شتێکە پێڵێم ڤایزۆدالتیشن دروستە بێ ینی بۆ نەخانە خامول و لە خوێنەکان لەو ناوچوانە ئەکشێن کە ئەکشێن خوێنێکی زۆر لەو ناوچانە کۆ بێتەوە هەم بەشە هەستیارەکە گەرمە بێ هەم ئەوەش کە سووربوون و ئاوسانیش ڕوەدا لەبەرەوە عادەتەن لەو بەشانە ئێمە ساردکردەوە یا بۆنە سەواڵ بەکارهێنان لەو ناوچانە عادەتەن ئەو هەستارێک کەمترەکاتەوە یا مەوادی زۆر جار زەیتی زەیتون و مەوادی مڕەتەبەکان ئاتە هەستیاری کەمەکاتەوە بەڵام خەڵکی خۆمان بە شێوێکی گشتی ئەوەی بەردەستی پێ بەکارێنێ لەو کاتانەیە بەڵام شەر نیەمە بنچینێکی زانستی هەبێ و کاریگەری باشی لەسەر هەستیارەتێکا بێ خۆی ئێمە لە دژەخۆرە دەرەجەمانەیە عادەتەن بەپێی پێستەکە پێستی وامانەیە زۆر سپیە زۆر تەنکە عادەتەن سەیرەکەین بۆنە میلانینێکی زۆر کەمیتیایە وەکو پێستە ئەسمەرەکان نییە بەرگری پێستی زۆر بەهێز بێت بۆ خۆر لەبەرەوە ئێمە دژەخۆری زۆر دەرەجە بەهێزی بۆ نووسین و پێی ئەڵین دژەخۆرەکە عادەتەن بە تەبقەیەکی ئەستوتر بیکە بەڵام ئەوانەی کە پێستیان ئاتەن ئەسمەرە یا زۆر هەستیارەتیان نییە بە تیشکی خۆر عادەتەن ئەمە دژەخۆرێکی ئاسایی بۆ ئەنووسین بەڵام بەکارهێنانی مڕەتەب ئەوانەی بە تایبەتی ئەوانەی کە پێستیان وشکەیە هەستیارە ئەوە ضرورەتێکی ڕۆژانەیە بێ بەکاری بێنن بە تایبەتی پێچوونە دەرەوان لە بەهارە دژەخۆر بەکاربێنن باشە مڕەتەبی پێست بەکاربێنن ضرورە و قۆڵدرێژ و بڵێ نیوقۆڵ و ئەمانە لەبەر نەکەن جلەکە ئەو جلانە لەبەرکەن کە زۆربەی لاشیان یا جستیاندا ئاپۆشێ عادەتەن کە بەیانیان هەڵەسن بۆ ئەوەی پێشە بچن بۆ سەیران زانیان پژمە و کۆکێکی زۆریانەیە عادەتەن نەڕۆ باشترە یا بۆەوەی جەو لە خانەوادەکە تێک نەدەن لە خێمەیەکا بمێنەوە زۆر نەچنە دەرەوە یا لە ناو سایارەکە بمێنەوە ئەو یەک دو ساعتێک کە بۆ نمونە زەڕورە نەگینا وا باشترەکە نەچن لە ئەمان کاتیش ئەتوانن ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕی پێست بکەن ئێمە ئەتوانین چارەسەری تایبەتیان بۆ بنووسین لە کاتی بەکارهێنانی یا توشبوونیان بە وەستارەتە تووشی زۆر کێشیان نەکاو زوو چاک بنەوە